ژمارەیەک ئەندامی دەستگای نێودوڵەتی پێشمەرگە شکات لە تەیف سامی وەزیری دارایی عێراق دەکەن بۆ موچەکانیان لەلایەکی دیکەشەوە شۆفێری پاسەکانی ڕانیا دەڵێن ئەگەر وا بڕات و کرێکەمان کەم بکرێتەوە کار ناکەینەمان و چەندین هەواڵی دیکەم بۆیە ناون و لەگەڵم بن. سڵاوتان لێبێت. ژمارەیەک ئەندامی دەستگای نێودوڵەتی پێشمەرگە دژی نەهاتنی موچە لە بەردەم بارەکەی نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر گرت بوونەوە و شکاتیان لە تەیف سامی کرد. گۆڤەند نەجمەدین بەڕێوەبەری لقی هەولێری دەستگای نێودوڵەتی پێشمەرگە بە 964 وت. نازانم تاکەی ئەم زوڵمە قبوڵ دەکرێت. دەبانەوێت بزانین ئێمە هاوڵاتی عێراقین یان نا. وتیشی دەتوانین شەقامی بەغداش بەهەژێنین چونکە ئۆفیسمان لەوێش هەیە. ئاوکات مەهدی کاکەیی بەشداربوویەکی دیکەی گربوونەوەکە وتی جام کە پڕ بوو لێ دەڕژێت. نامەی فەرمیمان لایە و پێشکەشی نەتەوە یەکگرتوەکانی دەکەین و سکاڵامان دژی وەزیری دارایی عێراق تەیف سامی هەیە. بەڕێوەبەرایەتی گواستنەوەی راپەڕین کرێی پاسی گواستنەوەی قوتابیانی لە ڕانیان لە 30,000 دینارەوە بۆ 25,000 دینار کەم کردوێتەوە. خاوەن پاسەکانیش بۆیان هەزم ناکرێت و ناڕەزاییان دەربڕی. بەختیار قادر بەشداربوویەکی گربوونەوەکەی بە 964 وت. نزیکەی 150 شۆفێرین کە قوتابیان بۆ زانکۆ پەیمانگاکان دەگوازینەوە ڕازی نین بەو نرخەی کە بۆمان دیاری کراوە و خەرجی مانگانەی بنزین و توێچی پاسەکانمان دەرنایەنێتەوە. بۆیە ئەگەر بڕیارەکە هەڵنەوە شێنێتەوە هیچمان ئامادەنین هاتوچۆ بە قوتابیان بکەین. لەو بارەیەشەوە کارزان سلێمان سەرۆکی لیژناوە بەشەکانی قایمقامەتی ڕانیە وتی بڕیارەکە لەسەر سکاڵای چەند هاوڵاتیەک درراوە لە قەڵابزێ کرێی پاس 20,000 دینارە و لە حاجیاوە 25,000 وەردەگیرێت. بەڵام لە ڕانیا 30,000 بوو بۆیە کردویانە بە 25,000 دینار. ئەو مامۆستایانەی لە پەیمانگای هیوا بۆ نابیستان لە کەلار و کفری وانە دەڵێنەوە زمانی ئاماژە نازانن و کێشەی تێگەیاندنی قوتابیان نابیستەکانیان بۆ دروست بووە. ڕەحیم کەریم سەرپەرشتیاری پەیمانگای هیوای نابیستانی گەرمیان بە 964 وت قوتابیەکان لە مامۆستاکان تێناگەن چونکە مامۆستای ئاساین و زمانی ئاماژە بەباشی نازانن. وتیشی قوتابیەکانمان پۆلی نۆی بنەڕەتی تەواو دەکەن و لە هیچ بەشێک وەرناگیرن. ئێستاش 16 قوتابیمان لە ماڵەوە. ئاماژەی بەوەش کرد ئەگەر قوتابێ دەرچوەکان بەگرێ بەست لە پەیمانگاکانی نابیستاندا بمەزرێن کێشەی نەبوونی مامۆستای تایبەت بە نابیستان نابێت. لە دوهۆک قاوەفرۆشێک زیاتر لە 50 جۆر قاوەی هەیە بەڵام دوو جۆریان تایبەتن و خواستی زۆریان لەسەرە کە بە براندی کوردی و تایبەت ناویان دەرکردووە. محەممەد علی ناسراو بە محەممەد شنگالی تەمەنی 49 ساڵە 6 ساڵە دوکانێکی فرۆشتنی قاوە و چەرەزاتی لە ناوەڕاستی بازاری دیوە کردوێتەوە بە ناوی سوفیا. وەک خۆی دەڵێت بۆ قاوەی جۆری دەتامی کوردی زیاتر لە 2000 کڕیاری تایبەتی هەیە. نرخی 1 کیلۆ لە قاوە کوردیەکان لای محەممەد شنگالی لە نێوان 20,000 بۆ 30,000 دینارە. ئەگەر بچی قاوەی لێ بکری دەست بەجێ موبایلەکەی دەردێنێ و ڤیدۆ تۆمار دەکات چونکە تا ئێستا هیچ مشتریەکی بەبێ ڤیدۆ لێی دەرباز نەبووە. بۆ کارەکەشی بەس خۆی دەزانێت. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە و خەبەرێکی خۆشە بۆ ئێزەکانی پێشمەرگە. چەند کاتێک پێش ئێسا وەزارەتی پێشمەرگەوەی ڕاگەیان کە ئێزەکانی هاوپەیمانان هاوکارێ دارایەکان کە بۆ هێزی پێشمەرگە بەردەوامی هەیە گەیشتۆتە هەژماری بانکی وەزارەتی پێشمەرگە و لە ڕۆژی یەکشەممەوە واتە هەشتی مانگەوە دەست دەکرێت بە دابەشکردنی بەسەر هێزەکانی پێشمەرگەدا. ئەم هاوکارێدارایی هێزەکانی هاوپەیمانان بەردەوامی هەیە بۆ هێزەکانی پێشمەرگە مانگانە دەنێردرێت و بەسەر هێزەکانی پێشمەرگەدا دابەش دەکرێت. ئاماژەی بەوەش کردووە ڕۆژی یەکشەمەوەتە 8/12/2024 دەست دەکرێت بە دابەشکردنی و هێزەکانی پێشمەرگە دەتوانن ئەو هاوکاریە وەربگرن. کۆمەک و هاوکاری هاوپەیمانان بۆ پێشمەرگە تا ئێستا گەیشتۆتە 1 ملیار دۆلار کە نردویانە بۆ هێزەکانی پێشمەرگە. هاوپەیمانی دژی داعش لە ساڵی 2014ەوە دروست بووە بە سەرۆکایەتی نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی یەکێتی ئەوروپا و چەند وڵاتێکی عەرەبیش. ئەو هاوپەیمانە تاوەکو ئێستا بەردەوامە و هاوکاریەکەشیان بۆ هێزەکانی پێشمەرگە کە ئەو کاتە شەڕیان دژی داعش کردووە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە. هەواڵەکانم پێشکەشکردن ساد و کامەران.